بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز سڵاوی خواتان لێبێ خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی بەهاری پێتان شا دەبم دووبارە لە کەشوهەوایەکی سەوزی بەهار لە ناوچەی شۆڕش چەمچەماڵ سەنگاو ئەم دەشتی گەرمیانە پێتان شا دەبم بەس ماشەڵڵا گەرمیانیی هەموو سەوزە ئەمڕۆ جارێکی دیکە قسە دەکەین لەسەر یایەکی دیکەی بەهاری کە خوای پەروەردگار لە وەرزی بەهاردا بە دیاری داویەتیە ئێمە و دەمێکە قەیرێکە لە نێوگەلی کووردا بە شێوەی جیاواز بە شێوەی خواردنی جیاواز بە شێوەی چارەسەر و چارەسازی جیاواز سوودی لێ ئەبینرێ ئەویش تۆڵەکەیە کە بە عەرەبی خوبازی بەڕی پێڵێن لە عایلە یا لە خێزانی ماڵڤاسیایە کە هۆکارەکەشی دیارە گوڵەکەیەتی کە بە عەرەبی خێزانی خەبازی پێڵێن کە بۆ کارەکەی ئەوەیە کە گوڵەکەی لە شێوەی نان ئەچێ یا بڵێن گەڵاکەی لە شێوەی نان ئەچێ ئەمڕۆ قسە ئەکەین لەسەر تۆڵەکە سوود و زیانەکانی ئەو شێوازیە ئەو شێوازانی کە دەکرێت بەکاری بهێنین بۆ خواردن هەم خواردنی سەرەکی هەم خواردنی لاوەکی و ئەو شێوازانی کە وەکو گیادەرمانی سوودی لێ ئەمرێ لەلایەن ئەو پزیشکە میلیە کوردەواریانەوە کە چارەسەری خەڵکی دەکەن بەگشتی بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە بەگشتی وە قسەکردن لەسەر ئەم بابەتانە دەچینە لای بەڕێز سەنگەر فازیل خاوەنی بڕانەمەی دیبلۆم لە شیکاری نەخۆشیەکان و شارەزای بواری گیادەرمانی ماوە سەنگەر بەخێر بی زۆر سپاس ماوەستا سەنگەر سەرەتا بۆ پرسیارە دەست پێیەکەم تۆڵەکە لەکوێ هەیە حەزی بە چ کەش و هەوایەکە ڕۆکێکی چۆنە ئێمە سەرەتا بۆ ناساندنی تۆڵەکە باشتر وایە پێناسەیەکی تۆڵەکە بکەین تۆڵەکە ڕۆکێکی سەوزی بەهارەی خۆڕسکە کە لە کشوەرەکانی ئاسیا و ئەفریقا و ئەوروپادا خۆڕسکانە سەوز دەبێت و هەندێک جاریش مرۆڤیش دەستی تێدا هەیە و ناوی زانستەکەی ماڵڤا سلیڤێرس باڵای 30 سانتیم تا 70 سانتیم ئەم ڕۆکە بەرز دەبێتەوە و هەم بۆ خۆراک بەکاردێت و هەمان کاتچە بۆ چارەسەریش بەکاردێنرێت زۆر باشە بەگشتی پێم وایە لە کۆتایی وەرزی زستان بە سەرەتای وەرزی بەهارە دەبێت لە مانگی دوانسەوە دەست پێ دەکات بە تەقریبی تا مانگی 5 ئەمەش بە پێی ڕێژەی بارانبارین ساڵەکە دەگۆڕێت ئەو ساڵی کە بڕی باران زیاتر بێت ئەم ڕۆکە نەک تا مانگی 4 تاو نابێت چێتە مانگی 5 یا چێتە مانگی 6 سام ساڵ بڕی بارانبارین زۆرە ساڵ زۆرتر دەمێنێت تقریبان ئەتوانین بڵین لە هەتا مانگی 5 بۆ 6 ئەمێنێتەوە تۆڵەکە باشە ماوە سەنگەر بەم پرسیارێکی خۆمانە بکەم بە مناڵی تۆڵەکەتە خوارد بەڵێ خواردومان ئێستا شەر خۆی بەڵێ تۆڵەکە چی وای لە تۆڵەکە کردووە کە ئەو کەسانی کە شارەزان لە بواری ڕووەکە پزیشکیەکانە هانی خەڵکی بدەن کە تۆڵەکە بەکاربێنن ڕۆژانە تۆڵەکە لە ڕووی پزیشکیەوە مادەی کیمیایی بەسوودی تێدایە و ئۆکسانێکی زۆر بەهێزە کاریگەرە بەهۆی بوونی مادەی ئەنثۆثیانین تێدا کەمەژوا لە لەو فرمانی جسمی ئینسان دەکات کە بەهێز بێت و دژی سەرەتانە و مادەی با بڵێن بڕی ڤیتامینسی تێدا زۆرە کەوا لە گەشەکردن و با بڵێن چالاکردنی خڕۆکە سپیەکانەکە لە جسمی ئینساندا دەرە ئەنجامی ئەمەش بەرگری جسمی ئینسان بەرزەبێت هەر کاتێکیش بێگومان بەرگری جەستەی مرۆڤ زیاد بوو ئەو کاتە بەرگریشی بەرامبەر بە نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیەکانی تری زیاتر هەر سوودێک و بە هۆی پێکاتێکی کیمیایی لەم گیایەدا یا لەم ڕۆکەدا وا لێ دەکات یعنی کە ئێمە بگەین بەو سوودە زۆر باشە من لەسەر چاوەکان کە گەڕام ماوەستا سەنگەر زۆر جەخت لە مەوزوعی چارەسەر بۆ ئیلتیهابات بۆ هەوکردن کرابووە بۆ وایە بۆچی ئیلتیهابێک باشە دژی هاوکردنە بە عام بەگشتی دژی هاوکردنە جا هەر هاوکردنەکە لە هەر شوێنێکی جسمی ئینسانە هەبێت سوودی لێ دەبینرێت بیخۆین ئەم هاوکردنەوە تا کاتی کە مرۆڤ دەیخوا هاوکردنەکان چارەسەر دەکا یا بە چ شێوازەیەک هاوکردنەکان چارە ئەگەر هاوکردنەکان ناوەکی بێت یانی داخلی بێت ئەمە ناچارین بە شێوازی خواردن سوودی لێ بینین بەڵام ئەگەر هەوکردنەکە سەر پێز بێت ئەشتوانین لەناو لە ڕێگەی خواردنەوە و لە هەمان کاتشاتوانین ئاوەکەی یا با بڵین زەیتەکەی بۆ پێسەکە بەکاربێنن و چارەسەری ئەو هەوکردنە دەکات باشە تۆ ماشەڵڵا قژی باش بە سەرتەوەی ئەو گرفتت نییە بەس عادەتی خەڵکێکی زۆر هەن ئەو گرفتیان هەیە کە قژیان دەڕوتێتەوە پێم وایە تۆڵەکە بۆ ئەوش سوودی هەیە چۆن ئەو سوودی لێ ببینرێت تۆڵەکە زۆر سوودی هەیە بۆ پرچەڵوەرین و بۆ گەشەکردنی خانەکانی پرچ سوودی زۆری هەیە بۆ کرێشک نەمانی کرێشک و وا لە پرچەکات
یعنی ڕێگری لێ دەکات لە هەڵوەرین چی تۆڵەکە هەر ئاوا بهێنین بە قژمانە یا بیخۆین زەیتی تۆڵەکە هەیە یا ئەو تاتوانین ئاوی تۆڵەکە ئەم دوو ڕێگە هەتوانین هەردووشی بەکاربێنین بۆ چارەسەری کێشەکانی پرچ زۆر باشە ئەو شێوازە جیاوازانەی کە ئێمە بەکاریێنین حتمما جەنابەت دەزانین لە نێو کوردەواریە ئەو تۆڵەکانی کە گەڵاکانیان گەورەترن پانترن بۆ یا پراخ بەکارهاتوون ئەوانی دی ئەوانەی کە گەنج و تازەن سوورکراونەتەوە کۆڵێنراون ئەوە ئێستا ئێوە بۆ شەربەت بەکاری دێنن وەکو چا بەکاردێ وەکو سوپ و شۆربا بەکارهێنراوە وەکو باقی بەکارهێنانەکانی تر کام بەکارهێنانە ئەفضەلە ینی کامیان زۆرترین سوود بەدەستەی مرۆڤ دەگەین وەکو لایانی سوود باشترین ڕێگەوەیە وەکو سەوزە بخورێت بە پلەی یەکەم بە پلەی دووەم ئێمە توانین وەکو شلێ بەکاری بێنین ینی کەمتر فەوایدەکانی سوودەکانی ئەم ڕۆکە لە دەستەدا لە بە پلەی سێم ئەتوانین لە ڕووی با بڵین گڵاکەی وەکو یاپراخ ئەتوانین بەکاری بێنین بە پلەی چوارەم ئەتوانین سووریکەینەوە لەناو ڕۆنە بەڵام بە بڕێکی کەمی ڕۆن بەکاربێنی تیدا ئەمە جوای لێ دەکات ینی سوودەکانی کەمتر بێتەوە واتە ئەگەر ڕۆن زۆر بەکار بهێنرێ لە سوورکردنەوەیە ئەمە سوودەکە کەمەکاتەوە یا چ زیانێکی لێ سوودەکەی کەمەکاتەوە پێکاتەکانی کار لە پێکاتەکان مادە کیمیایەکانی ئەم ڕۆکە دەکات و بۆیە دەرەنجامیش سوودەکانی کەمە بێتەوە زۆر باشە بۆ بابەتی جەستە مامۆستا سەنگەر بۆ بابەتی جەستە و قەبزی یا ڕەوانی چه سوودێکی هەیە پێم وایە بۆ ڕەوانی بۆ مناڵ و بە ساڵاچوو سوودێکی باشی هەیە تۆڵەکە بەهۆی بوونی مادەی پۆلیفینۆڵس کە دەستگای هەرس چالاک دەکات وای لە ئینسانەکان دەکات ئەوانی کە بەکاری دێنێت چ مناڵ چ گەورە بە پێی بڕێکی پێویست بەکاربێنرێت قەبزی نایەڵێت غازاتی ناوسگ نایەڵێت هەندێک کەسەیە بەهۆی غازاتەوە هەڵئاوسانێک سک و دروستبوونی کەمەر هەیە بەکارێنانی تۆڵەکە ئەم هەڵاوساوە کەمەکاتەوە چونکە دەستگای هەرس چالاکەکە و قەبزی و ڕەوانێکی باش پەیدا دەکات قەبزی نایڵە عەفو ڕەوانێکی باش پەیدا دەکات زۆر باشە کەواتە یەکێک لە ئەو نەخۆشیانەی کە سگ ئاوسانی بۆ مرۆڤ دروست دەکات کۆڵۆنە کەواتە ئەکرێ بڵێن بۆ کۆڵۆنیش سوودی هەیە بۆ کۆڵۆن زۆر سوودی هەیە باشە دکتۆر سەنگەر جەناب دەزانی کە یەکێک لە زیانەکان یا یەکێکە لە لایەنە سلبیەکانی پاقلەمەنیەکان کە دەیخۆین لە شێوەی فاسۆلیا نۆک ئەو بقولیاتەکانی دیکە بەگشتی ئەوەیە کە غازاتێک لە نێو سک دروست دەکات ئەکرێ بڵین ئەگەر تۆڵەکە وەکو بەدیلێک یا لە پاش پاقلەمەنیەکانەوە بخورێ ئەکرێ ئەم غازاتە چارەسەر بکە تۆڵەکە و هەموو سەوزەکان بەکارێنانیان بۆ کێشەی دەستگای هەرس زۆر سوودیە و تۆڵەگەش یەکێکە لەو ڕۆوەکانەی سوودێکی تایبەت و گرنگی هەیە بۆ نێشتنی کێشەی قەبزی و غازاتی ئەو کەسانی کە گرفتاری قەبزین زۆر باشە ئەنکەواتە ئەکرێ لەمەوە بگەینە ئەوەی کە وەکو چۆن باقی سەوزەکانی دیکە بۆ ڕێجیمێکی سروشتی سوودیان هەیە ئەکرێ بڵین تۆڵەکەش بۆ جۆرێک لە جۆرەکانی ڕێجیمی سروشتی پرسیارەکەن تۆڵەکە مادەی ئەمیلایس کەم دەکاتەوە لە جسمی ئینسانە ئەمە ژوا لەکات ئینسان دەکات کە هەست بە برسێتی نەکات و شەکر و نیشاستە لە ناو دەبات زۆر باشە کەواتە هەموو ئەمانە لە بەرژەوەندی مرۆڤان بۆ خۆزەعیفکردن بە ئاوا بۆ خۆلاوەسکردنێکی زۆر باشە بۆ خۆلاوەسکردن زۆر باشە مامۆستا ئەچمە سەر بابەتی ئەو سوودانی کە بۆ قوڕک تۆڵەکە سوودی لێبێنراوە لە ڕابردووە هەندی من بزانم و لەسەر چاوەکان خوێندە بێتەوە یەکێک لەو شتانی کە تۆڵەکەی بۆ بەکارهێنراوە قوڕک بۆ ئیدی بۆ پاکردنەوەی قوڕێک بۆ کۆکە بۆ پاکردنەوەی قوڕک لە بەڵغەم و لەو ئاوانەی کە لە نێو قوڕکدا هەن بۆ ئەمە بۆ ینی ئەم کاریگەری هەیەەوە ئەکرێت چۆن بەکاری بهێنرێ ئاوەکەی بخورێتەوە یا خودی گەڵاکوڵاوەکەی بۆ ئەم شتە سوودی هەیە تۆڵەکە بەهۆی بوونی مادەی کیمیایی بەسوود تێدا کە دژی هەوکردنە ئینسان کاتێک ئەو تۆڵەگەیە ئاوی تۆڵەکە دەخۆیتەوە ئەگەر بتوانانی غەرغەرەی پێ بکەیت پاشان بچێتە خوارەوە ئەو کاتە ئیلتیهاباتی سینگ و بۆڕی هەوا کەم دەکاتەوە زۆر باش بەڵغەمیش نایڵێت کەواتە ئەکرێ بڵین باشترین بەکارهێنانی تۆڵەکە وەکو پێشتریش ئاماژەت پێدا کوڵاندنیەتی بە سەوزی بخورێت وەکو سوودێکی تەندروستی باشترین دەرئەنجامی دەبێت بەڵام بە پلەی دووەم
بە کوڵاندن بەس بە سەوزی چۆن مامەسا سەنگەر ئایا لەت بکرێ ئەتوانی وەکو زەڵاتەوە یا وەکو زەڵاتە بەکاربێنیت ئەگە بتوێ وەکو سوود بەکاربێنی ئەتوانین ئاوەکەی بگریت لە عسارەی بدەیت بکەیت وەکو پەرداخێک وەکو شەربەتێک بیخۆیتەوە زۆر باشە بۆ شۆردنەوەی چی بکرێ ڕێنمایی چییە بۆ شۆردنەوەی بۆ خانمان چۆن بیشۆنەوە و چۆن سوودی لێ ببینین بۆ خواردن ئایا من پێم وایە یەکێک لە بەکارهێنانەکانی بۆ شۆردنەوە هەندی من بیسبێتم تایید بەکارهێنێ بۆ شۆردنەوەی تایید جەنابە دەزانی مادەیەکی پاکەرەوەی کیمیاییە بەڵام زۆر قورسەوە بە جۆرەکان زیانی هەیە بۆ جەستەی مرۆڤ احتیمالە بمێنێتەوە بە پێکاتەکەیەوە چۆن بشۆڕێتەوە باشترین پاکەرەوە بۆ هەموو سەوزەکان و بۆ تۆڵەگەش وە سەلامەترین ڕێگا ئەوەیە بۆ منە تەشتێک بێنیت ئەم ڕۆکەی تێدادا بنیت بڕێک ئاوی تێ بکەیت کەوچکێکی چێشت سرکەی ئەسلی تێدا بکەیت سرکەیەک کە باوەڕ پێکراو بێت یعنی ئەسلی بێت نەکەوانی بازار کە بۆ ترشات بەکارێنێت و زیانی دەبێت ئەمەوە لێ دەکات بەکتریا و میکرۆبە زیان بەخشەکان لە ناودات زۆر باشە کەواتە ینی شۆردنەوەکەی سوود لە سرکە ببێنرێ بۆ ئەوەی بەڵێ دوورکەوتنەوە لە تایت و لە زای زۆر باشە دکتۆرێکە لەو بابەتانەی کە دەکرێت ئاماژەی پێ بدەین و هاوپێچی بابەتەکەی خۆمانی بکەین ئەویش لایەنە سلبیەکان یا لایەنە خراپیەکانی بەکارهێنانی تۆڵەکەیە چون بەڕاستی مطلقگەرایی ڕاهگەرایی لە هەر شتێکا 100% ئەم شتە چاکەیە 100% ئەم شتە خراپە ئەوە شتێکی خراپەوە لە قاعدە کەونیەکانە پێم وانیە جێگەی بێتەوە ئەمێ قسە لەسەرەوە بکەم کێ ئەنی هۆشداری ئەدەی بە کێ کە تۆڵەکە بەکار نهێنێ پێشەکی ئەمێ باسی ئەوە بکەم هەموو ڕووەکێک یا هەموو خواردنێک نابێ زیادڕەوی تێدا بکەیت چونکە زیادڕەویکردن بۆن منە لە سەوزەشە کە چەندە شتێکی بەسوودا زیانی دەبێت کاتەمە یاسایەکی گشتیە بۆ هەموو ڕۆکێکەمە پێشەوەی لە خۆراکدا نابێ بکرێت لە هەج بڕێک بێت چ سەوزەوات بێت تەنانەت هەنگوینی زیادڕەوی تێدا بکەی باش نییە وەکو زیانی تر ئەو کەسانی کە دووگیان ئافرەتی دووگیان بە هیچ شێوە نابێ بەکاری بێنێت چونکە ئەگەری هەیە بێتە هۆی لە دەستدانی کۆرپارەکەی و ئەو کەسانی دەرمانی ئازارشکن بەکارێنن نابێت تۆڵەکە بخۆن چونکە ئەم تۆڵەکە وە لەو دەرمانی کە خواردوێتی ئەو کەسەی کە ئازارێکی ئەیتەوێ ئەو ئازاری کەمەوە بێت بەوەی ئەو دەرمانی کە دکتۆرێکی بەڕێز بۆی نووسیوە ئەم تۆڵەکەی بخوات ئازاری ئەو با بڵین کاریگەری ئەو دەرمان لە جسمی کەسەکە کەمەکاتەوە بە حکمی ئەوەی کارێکی وا دەکات بڕی ئەو مادەی کاتە دە جسمی ئەو کەسەوە بە زووترین کادەری کاتە دەرەوە ئەمەش ناگات بەو کەسەی ناگات بەوەی کە ئەو چارەسەرە بەدڵی کەسەکە بێت و سوودی لێ ببینێت و ئازارەکەی بشکێنێت زۆر باشە پێم وایە ئەو کەسانەشی کە نەخۆشی شەکرێن ڕێژێکی زۆر بەکاری بێنن خۆی بۆ شەکرە سوودی هەیە بەڵام بۆ کێ نابێ بەکارێن ئەو کەسانی کە دەرزی ئەنسۆلین بەکارێنن کە بڕێکی ئەگەریە بڕێکی زۆر دابەزێت ئەم تۆڵەگەیش بخوات زیاتر دای بگرێت و زیانی لێ بدات و وزە لە جسمیان نامێنێت یا زیان لە بەشەکانی جسمی بدات زۆر باشە مامۆستا سەنگەر ئەچمە سەرەوەی کە وەرزی بەهارە و خەڵکی دەچنە دەرەوە بۆ گەشت و گوزار و لە دەرەوە بەگشتی لە سروشتی کوردستان لە شوێنە جیاوازەکانە تۆڵەکە هەیە لە هەر شوێنی تۆڵەکان بینی ئەتوانن بەکاری بهێن و هەڵی بکێشن یا حەزەر لە چی بکەن خۆی شوێنەکان کەسەکان کەسێ تۆڵەگاکە ئەزانێت چ شوێنێ پاکە و چ شوێنێک خاوێن نییە باشتر وایە لە نزیکی گوندەکان شوێنێکی باق سیاز کرا بێ شوێنێکی پاک و بخوتە بێت بەکاری بێنێت و پێش وەخت بیخوات بە سرکەیەک جوان بیشواتە و پاشان بەکاری بێنێت زۆر باشە لە کۆتاییدا ڕێنمایی چییە بۆ بینەران لە وەرزی بەهاراین و کاتی پێگەیشتنی تۆڵەکەیە بۆ شێوازی بەکارهێنانی تۆڵەکە دو قسە چییە بۆ ئەوی هەنیان بدەی ئایا سەوزە بەکاربێنن یا چۆن بەکاری بێنن خۆی گەورە بەروبوومەکانی وا بە ئینسان بەخشیوە هەروە فەسڵە و یا هەر وەرزە و جۆرە بەروبوومێکی پێبەخشیوە بۆ نمونە ئێمە لە وەرزی بەهارداین بە خۆراکەکانمان وەک دەرمان بێت نەک دەرمانەکانمان وەکو خۆراک بەکاربێنین مەبەستیشم لەمە ئەوەیە کە لە ئێمە لەم وەرزەداین پێویستمان بەو جۆرە خۆراکانە هەیە کە لەم وەرزەدا جسمان پێویستێتی بۆ منە لە وەرزی بەهار ئێمە پێویستمان بە تۆڵەکەیە پێویستمان بە کوزەڵەیە بابەتی سەوزەوات بەڵام لە وەرزی هاوین ئێمە پێویستمان بەو میوانەیە یا بەو خۆراکانەیە کە بڕی ئاوستیدا زۆرە وەکو شووتە وەکو کاڵەکە بەڵام لەم وەرزەدا ئێمە باشتر وایە زیاتر گرنگی بە تۆڵەکە بدەین کە بایەخێکی زیاتری پێ بدەین چونکە خواردنێکی زۆر دەوڵەمەندە بە ڤیتامین و کانزا و پڕۆتینەکان سبحان الخالق دەست چاوت خۆش بێ دکتۆر سەنگەر زۆر سپاس بینەرانی خۆشەویست لە دوا قسەی دکتۆر سەنگەر دەکەمە دوا قسەی بەرنامەکەش
مادەم خوددا حکمەتی لەگەڵ ئێمە نواندووە و لە وەرزی بەهاردا تۆڵەکە و باقی سەوزەواتەکانی دیکەی بۆ نردوین کەواتە جەستەی ئێمە لەش دەشی ئێمە پێویستێکی فرەی بە ئەم جۆرە پێکاتانە هەیە کە لە ڕۆکە جیاوازە سەوزەکانە هەن بۆ یاگەدار بن هەوڵ بدەن لەجێ ئەو هەموو خواردنەی کە لە وەرزەکانی ترا دەیخۆن لە وەرزی بەهارا گرنگیەکی زیاترمان بە خواردنە سەوزەواتەکان بێ بەو گیانە بێ کە تایبەت لە وەرزی بەهارا دەڕوێن. لە کوردەواریە ئەگەر شتێک زۆر چاک بێ یاگەر شتێک زۆر هەرزان بێ پێڵێن ئەوە چاکە تۆڵەکەشی ناگاتێ بەس دوای ئەم بەرنامە منەمەوێ بڵێم تۆڵەکە ئەوە چاکە هیچ شتێکی ناگاتێ تاڵقەی داهاتوو قسەکردن لەسەر شتێکی دیکە ڕۆکێکی دیکە گیایەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ